کەمی کارەبای نیشتیمانی یەکێکە لە کێشە بەردەوام و سەرەکیەکانی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە، بە تایبەت هاوڵاتیانی قەزای بەردەڕەش بەدەستکەمی سەعاتی پێدانی کارەباوە دەناڵێنن، داوای زیاترکردنی سەعاتەکانی پێدانی کارەبای نیشتیمانی دەکەن. مان باش بوو پێشەوەی وەرزیستان دابێتن، بەڵام لە ئێستادا بەداخەوم کارەبای نیشتیمانی ئەنی تا ڕادەیەکی بەرچاو زۆر خراپ بووە. حکوومەتی هەرێم و وەزارەتی کارەباش ئەنی ڕایانگەیاندووە کە ڕۆژانە بۆ ماوەی 12 سعات کارەبا بە هاوڵاتیان بدەن، بەڵام بەداخەوە لە ئێستادا بۆ نمونە لەوانەیە 6 سعات بۆ 7 سعاتیش کارەبای نیشتیمانی بۆ خەڵکە نەدەن. بەڕاستی کارەباش زیاد لە پێویست باری خەڵکی گران کردووە، یعنی بۆ نمونە ئێستامە پێشتر کارەبامان لە 30 دیینارە بوو کرا 157 دیینار گەلە زۆرە، یعنی ئەو بڕە زۆرەیە بۆ ئەو کاتەیە گونجاو نییە. بەڕاستی کارەبای ماڵان ئێستا ئەو پێوەری زیرەکە دانراوە، یعنی ناتوانانی لە ماڵ هیچ پێکەی کارەبای پێ دەکەی گیزەری پێ بۆ سەرمای خەڵک بەخۆی نەفت و ئەوەنی مەجبوری هیتارش لەگەر پێکەی یان سپلێتش پێکەی دێتە خوارێ. ژنەکردنی نەوت لەلایەن حکوومەتە بەسەر هاوڵاتیانەوە لە ئێستا خواستێکی زۆر لەسەر کارەبای نیشتیمانی هەیە، بەڵام کەمی کارەباش وای کردووە کێشە و گرفتیان بۆ دروست ببێ. متابعم لەسەر کردووە دەڵێت لە 40 ئەمپێر دێدەخوارێ، ئێستا مالی سپلێتی هەیە یەک سپلێتیش ناکات، هەمامێک لەگەی دوو شتی دی پێ دەکەی بەڕاستی دێتە خوارێ. ماڵ هەیە بەڵگەمان هەدە لە 18 ئەمپێر لە 22 ئەمپێر لە 28 ئەمپێر کارەب هاتیتە خوارێ بە 40 ئەمپێر دەدەن، ئێستا یانە لە 8 ئەمپێر 6 ئەمپێر کەمتر بێت بەڕاستی پێوەری زیرەک پێم باش نییە. ئاڵانە لەگەڵ هاتنی وەرزی زستان و هاوین لە هەرێمی کوردستان کارەبای نیشتیمانی کەم دەبێ، هاوڵاتیانیش هەموو ساڵێک بەدەست ئەو کێشەوەیە دەناڵێنن و تاکو ئێستاش ئەم کێشە چارەسەر نەکراوە. محەممەد جەلیل، کەناڵی بادینان، بەردەڕەش.